سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتتان دایم بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی ئەمڕۆ یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان داخوازی بنەماڵەی ڕزگار بەیەکزادەی بابامێری بۆ ڕزگارکردنی گیانی ئەو بەندکراوە دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە بۆکان ڕێگری هێزانامنیەکان لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران بەیانیەی کانونی نووسەرانی ئێران دژ بە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئێڤین دۆخی خراپی بەندکراوان لە زیندانەکانی قزل حەسار و شەیبانی ئاهواز یان لە دەستان و برینداربوونی سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕ و هۆشداری کارناسیانی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی. داخوازی بنەماڵەی ڕزگار بەیەکزادەی بابامێری بۆ ڕزگارکردنی گیانی ئەو بەندکراوە. ژینۆ بەیەکزادەی بابامێری کچی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام ڕزگار بەیەکزادەی بابامێری لە پەیامێکی ڤیدیۆییدا داوای لە هەموو خەڵکی کوردستان و ئێران کرد گیانی باوکی لە پەتی سێدارە ڕزگار بکەن. ژینۆ لە پەیامەکەیدا ڕایگەیاند باوکم تەنیا بەهۆی یارمەتیدانی خۆپیشاندەرانی بریندار دوای کوشتنی ژینا ئەمینی لەلایەن کۆماری ئیسلامیەوە حکمی ئیعدامی بەسەردا سەپێنراوە. لە دوایین حکمدا تۆمەتی نوێ پیلانگێڕی بۆ تیرۆرکردنی ڕێبەری کۆماری ئیسلامی بە دۆسیەکەی زیاد کراوە لە کاتێکدا باوکم یەک ڕۆژیشی لە دەرەوەی زیندان بەسەر نەبردووە. ئەم تۆمەتانە تەنها هەوڵێکە بۆ ئەوەی دەنگی خەڵک سەرکوت بکەن، بەڵام دەنگی حەقیقەت بێدەنگ ناکرێ. من بە هەموو وجودمەوە هاوار دەکەم باوکم بێتاوانە، ڕێگە مەدەن باوکم بکوژن. داوا لە هەمووتان دەکەم ئەم ڤیدیۆیە بڵاو بکەنەوە و بێدەنگ مەبن. باوکم بە تەنیانیە و تا کۆتایی لەگەڵیدا دەمێنمەوە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە بۆکان. ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر هاوڵاتیەکی خەڵکی گوندی برایماوەی بۆکان بە ناوی سادق زەند لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی سادق زەند و ئەو شارۆمەندەیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لەبەردەستانیە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە میاندواو. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی میاندواو بە ناوی ناسر ئەکبەری ڕەزا قشلاقی پاش دەست بەسەرکران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 21 خاکە لێوەی 1404 ناسر ئەکبەری ڕەزا قشلاقی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە دادگایەکی نادات پەروەرانە بە 21 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ناوبراو بەبێ بەڵگەی سەلمێنەر بە زیندان مەحکوم کراوە لە حاڵێکدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. کوژران و برینداربوونی 8 کەس لە ڕووداوی هاتوچۆ لە کوردستان. ڕۆژی جومعە 13 پوشپەر لە دوو ڕووداوی هاتوچۆ لە محوەرەکانی سەقز بۆ بانە سنە بۆ مەریوان دوو هاوڵاتی گیانیان لەدەستدا و 6 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە ئاکامی پێکدادانی دوو ئۆتۆمۆبیلی پراید و پەیکان لە جادەی بانە بۆ سەقز هاوڵاتیە گیانی لەدەستاوە 4 کەس بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا پراید و پەیکانێک لە جادەی سنە بۆ مەریوان بەریەک کەوتن و لە ئەنجامی ئەو ڕووداوەشدا کەسێک گیانی لەدەستاوە و دوو هاوڵاتی دیکەش بریندار بوون. ڕێگری هێزانامنیەکان لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران. ڕۆژی جومعە 13 پوشپەر بنەماڵە دادخوازەکانی دەی 60 سەردانی مەزاری ئازیزانیان کرد لە گۆڕستانی خاوەران، بەڵام هێزانامنیەتیەکان دەرگایان بە سەریاندا داخست. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵە دادخوازەکانی دەی 60 ناچار بوون وێنەی ئازیزانیان لە بەردەم دەرگای خاوەراندا دابنێن و بە گوڵبارانکردنیان ڕێز لە یادی ئازیزانیان بگرن. ئەمە چەندەمین جارە کە هێزانامنیەتیەکانی ڕژیم ڕێگە لە کۆبوونەوەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران دەگرن و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داوایان لە کۆماری ئیسلامی کردووە کۆتایی بە پێشێلکردنی مافی مرۆڤ بێنێت.
بەیانیەی کانونی نووسەرانی ئێران دژ بە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین. کانونی نووسەرانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین لووتکەی وەحشیگەری ڕژیمێکی منداڵکوژە کە گیانی دەیان بەندکراوی سیاسی ستۆتە مەترسیەوە. ئەو هێرشە پێچەوانەی هەموو یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە و وەکو جەنایەتی جەنگی هەژمار دەکرێت. بەدوای ئەو هێرشەدا بەندکراوانی سیاسی بۆ زیندانەکانی قەرچەک و تارانی گەورە ڕاگوێزراون وە کۆماری ئیسلامیش وەکو دەرفەتێک بۆ کوشتن و بێسەرۆشوێنکردنی چالاکانی سیاسی چاوی لێ دەکات. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای مەحکومکردنی ئەو جەنایەتە نیگەرانی خۆمان سەبارەت بە ناڕوونی چارەنووسی بەندکراوانی سیاسی دەردەبڕین و داوا دەکەین هەموو بەندکراوان بە زووترین کات ئازاد بکرێن. دۆخی خراپی بەندکراوان لە زیندانەکانی قزل حەسار و شەیبانی ئەهواز. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دۆخی تەندروستی بەندکراوانی ڕاگیرا و لە زیندانەکانی قزل حەسار و شەیبانی ئەهواز کارە ساسبارە و گیانیان لە مەترسیدایە. بە پێی زانیاریەکان بەرپرسانی ڕژیم کارەبا و ئاوی بەندیخانەکانی قزل حەسار و شەیبانی ئەهوازیان لە گەرمای 40 بۆ 50 پلەی هاویندا بڕیوە و بەندکراوان لە دەستڕاگەیشتن بە هەواخۆری، ئاوی پاک، دەرمان، ئیمکاناتی ڕفاهی و خۆراکی تەندروست پێبەشکراوە. بەڕێوەبەرانی زیندان بەندکراوان ناچار دەکەن هەر بوتڵێکی ئاوی کانزایی بە 16,000 تمەن بکڕن و بەشێکی زۆر لە بەندکراوان توانای پەرداخکردنی ئەو بڕەپارەیان نییە. نەبوونی ئامێری ساردکەرەوەی بەندکراوانی تووشی گەرمابردووی کردووە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر گیانی بەندکراوانی نەخۆش هۆشداریان بە دەستگای قەزایی ڕژیم داوە. دەست بەسەرکردنی 6 شارۆمەند لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 شارۆمەند لە شارەکانی دێهدەشت، شیراز، تاران و ڕاسک لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان دوو هاوڵاتی خەڵکی دێهدەشت بە ناوەکانی میلاد کەریمی نەسەب و مێهدی کەرەمی، چالاکێکی مەدەنی خەڵکی تاران بە ناوی مەهلا هۆژەبری، شارۆمەندێکی بەهای خەڵکی شیراز بە ناوی ئیمان ڕەحمەت پەنا و دوو هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی ئامر گەهرامزەهی و عەزیز بەراهوویی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بانکێشتی چالاکێکی مەدەنی خەڵکی یاسووج بۆ دادگای ئەو شارە. شارۆمەندێکی خەڵکی یاسووج بە ناوی سەعید دێحقان نەسەب بۆ جارێکی دیکە لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکێشت کرا. بە پێی زانیاریەکان سەعید دێحقان نەسەب بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بۆ دادگای ئینقلابی یاسووج بانکێشت کراوە و ئەبێ لە 5 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. ناوبراو مانگی خاکەلێوە ئەمساڵی جارێکی دیکە بۆ لەقی چواری دادسەرای گشتی و ئینقلابی یاسووج بانکێشت کرا. گیان لە دەستان و برینداربوونی 3 هاوڵاتی بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕ. ڕۆژی جومعە 13 پوشپەر دوو منداڵی خەڵکی شوش بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕی ئێران و عێراق گیانی لەدەستدا و شارۆمەندێکی بەلوچ بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی سوپای پاسداران کەمەندان بوو. بە پێی راپۆرتەکان شارۆمەندێکی بەلوچ بە ناوی سەلیم ڕێگی تەمەن 27 ساڵ بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی سوپای پاسداران لە سنووری شارستانی گوڵشەن هەردوو لاقی قەتح کراوە. لەلایەکی دیکەوە دوو منداڵی تەمەن 9 و 11 ساڵی خەڵکی شوش بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕی ئێران و عێراق گیانیان لەدەستاوە. هۆشداری کارناسانی نەتەوەیەگرتووەکان سەبارەت بە سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی. کۆمەڵێک لە کارناسانی سەر بە نەتەوەیەگرتووەکان و مای ساتۆ راپۆرتێری ئەو ڕێکخراوەیە لە بەیاننامەیەکدا سەبارەت بە چڕبوونەوەی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی پاش ئاگربەست لەگەڵ ئیسرائیل هۆشداریاندا. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کۆماری ئیسلامی لە ئاگربەست وەکو دەرفەتێک بۆ سەرکوتی خەڵکی ئێران کەڵک وەردەگرێت. پاش کۆتایی هاتنی شەڕ 6 بەندکراو لەوانە 3 زیندانی کورد بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل ئیعدام کراون. هەروەها سەدان کەس لەوانە ڕۆژنامەنووسان و چالاکی مافی مرۆڤ دەست بەسەر و زیندانی کراون. بە پێی راپۆرتەکان شارۆمەندێکی بەلوچ بە ناوی سەعید دێحقان نەسەب
ڕژیمی سەرکوتگەری ئێران بە ئەنقەس بەهاییەکان، کوردان، خەڵکی بەلوچ، عەرەبەکانی خۆزستان و شارۆمەندانی ئەفغانستانی کردووەتە ئامانج و تا بە ئەمڕۆ زیاتر لە 256,000 ببورن شارۆمەندی ئەفغانستانی سنوورداش کراون. میدیاکانی ڕژیم کەمینەکان وەکو مشکی پیس ناو دەبن و مەجلیسی ڕژیم تۆمەتبارانی هاوکاری لەگەڵ ئیسرائیلی بە ئەفساد فیل ئەرز تۆمەتبار کردووە. هاوکات سەرکوتی بەندکراوان لە زیندانەکانی ئێراندا پەرەی سندووە و ڕژیمی سەرکوتگەر ئەبێ کۆتایی بە جەنایەتەکانی بێنێت. داوا لە کۆمەڵگای جیهانی دەکەین پاڵپشتی لە کۆمەڵگای مەدەنی ئێران بکەن و ڕێگە نەدەن کۆمەڵکوژیەکی دیکە لەلایەن کۆماری ئیسلامی جەنایەتکارەوە ئەنجام بدرێت. خۆپیشاندانی کادری دەرمانی سوێد دژ بە سیاسەتەکانی دژە پەنابەری لە وڵاتە. ڕۆژی شەممە 14 پوشپەر کۆمەڵێک لە پەرستاران و پزیشکیانی سوێدی دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی وڵاتە دژ بە پەنابەران خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دەوڵەتی سوێد لە تازەترین بڕیاریدا ئەرکی شناساییکردنی پەنابەرانی نایاسایی خستۆتە ئاستۆی کادری دەرمانیە وڵاتە و ئەو بڕیارە ناڕەزایەتی بەرینی کادری دەرمانی بە دوای خۆی داهێناوە. کادری دەرمانی سوێد بە بەرپرسانی دەوڵەتی ئەو وڵاتیان وتووە ئێمە پۆلیسی پاراستنی سنوورەکان نین و ئەرکی ئێمە پاراستنی گیانی هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازیە. دو هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستان و برینداربوونی زیاتر لە 20 کەس بەهۆی داڕمانی ساختمانێک لە پاکستان. ڕۆژی جومعە 13 پوشپەر بەهۆی داڕمانی ساختمانێکی 5 تەبەقەیی لە شاری کراچی پاکستان 14 کەس گیانیان لەدەستا و بەلانی کەم 6 کەس بریندار بوون. بە وتەی هێزەکانی فریاگوزاری خێرای پاکستان هۆکاری داڕمانی و ساختمانە هێشتا ڕوون نییە، بەڵام لە ئاکامی و ڕووداوەدا 14 کەس گیانیان لەدەستا و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. هەروەها زیاتر لە 6 کەس بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. بەڵای ئازیزان گەشتیاوەڵەکانی سەرلەبانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەتان.